بەداخێکی زۆرەوە ئەمڕۆ کاک هەواڵی بەڕێز کاک محموود سەنگاوی لە کاتی هاتنیا بۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بۆ هەولێر لە بازگەی هەولێر ڕێگری لێکراوە بۆ هاتنە ژوورەوە. ئەمە کارێکی ناساییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسیارە بۆ سفەتەی ئەو جێبەجێکەری یاسایە لە وڵاتەیە و لە ڕووی سیاسیشەوە کارێکی نابەجێیە کە ڕێگرە لە ئازادی هاوڵاتیان بۆ هاتوچۆی ئازاد لە ناو هەرێمی کوردستانە کە ئەمەش جێگەی قوبوڵ نییە و سێهەمیشانەوەیە کە ئەمەی بەرامبەر کاک محموود کراوە بەرامبەر هەموو هاوڵاتیی کوردستان کراوە و لایشی تریشەوە ئەمە بە قوڵایی دژی ئەو پەیوەندیت و تۆڵەیە کە لە کۆنەوە پەیوەندیی مێژوویە لە نێوان هەموو هێزە سیاسەکان و بەتایبەت لە نێوانی چێتی نیشتمانی و کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە هەیە وەلیانە لە هەموو ئەو ڕێکەوتنانی هەیە لە نێوانمان و هەموو ئەو عرفانەی کە بەیەکەوە ئەمان بەستێتەوە. ئەمە کارێکە قابلی قبولکردن نییە لەبەر ئەوەی هەمومان نەزانین هەولێر و هەموو پارچێکی کوردستان مڵکی هەموو هاوڵاتیەکی کوردستانە و ئەم عەقڵیەتەی کە ئەیەوێت تەقسیمی کوردستان بکات وە قۆرخی پایتەخت بکە ئەمە هیوادارم کە کەس و هیچ لایەنی سیاسی ئەمە قبول نەکا و ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بە دڵنیاییەوە ناتوانین کە ئەمە قبول بکەین. سوپاسان.